من کۆمەڵەم ئێستاش بە پێوە لە ناو سەنگەردا وەستاوم. من کۆمەڵەم ئێستاش لرکەی هەڵبەتم دێ. من کۆمەڵەم من کۆمەڵەی ئەم خەڵکەم ئێستاش قاسپەی چەکم خەو لە چاوی ناحەزانم دەتارانێ. من کۆمەڵەم و کوردستانم بە چریکەی مەزلی لوو لە کورتەکەی کاک فوادی من ڕابووە. من کۆمەڵەم لە دایک بووی ئازاری خاک و ناڵەی هەژار و بەشەمەلێتی ئەم کوردستانە. من کۆمەڵەم بە تەنیا لە زستانی ژیاندا ڕنۆی بەفرم دڕی. هەر خۆم و خۆم تاریکی چاونەبینی کوردستانم دڕی. من کۆمەڵەم پێناسم ڕووبارێک خوێنی شەهیدە. من کۆمەڵەم تابینە قاقام ڕەگم لەو خاکەدایە و ئەستێرە سووری پێنجبەر فواد و جەعفەر و سەدیق و حەمە حوسێن و خانێ ناسنامەمە. بەشداربوانی خۆشەویست، نوێنەرانی بەڕێزی حیزب و لایەنە سیاسیەکانی بەشدار، هاوڕێیانی لە مێژینەی کۆمەڵە دۆستان و لایەنگرانی بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان، وێرای سڵاو و ڕێز پڕ بەدڵ بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. خۆمان بە بەختەوەر ئەزانی کە پێکەوە ڕێز دەگرین لە خەبات و تێکۆشانی شۆڕشگێرانەی کۆمەڵە و فیداکاری و لە خۆبردووی هەزاران ژن و پیاوی ڕێبواری ئەم ڕێبازە. چ لە گۆڕەپانی خەباتی چەکداری و چ لە ڕێکخراوەی نەهێنی و خەباتی جەماوەریەکانی دژ بە ڕژیمی سەرکوتگەر و دژی ئینسانی کۆماری ئیسلامی ئێران. بەرامبەر بە عەزم و ئیرادەی گیانباخکردووان لەوانە هاوڕێی ڕەهبەر کاک حەمە حوسێنی کەریمی گیانباخکردنی لە ڕۆژی 26 ڕێبەنداندا بووە هۆی ئاشکرابوونی ڕێکخراوەی کۆمەڵە. هەروەها ئەشکەنجەکراوانی سیاچاڵەکان و هەموو ئەو ئازیزانەی بریندار بوون یان ئەندامی لەشیان لەدەستا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم، سڵاو دەنێرم بۆ بنەماڵە سەربەرزەکانیان. بۆ خەڵکی زەحمەتکێش و ستەملێکراوی کوردستان کە کۆمەڵەیان لە داوێنی خۆیاندا پەروەردە کرد. خۆشەویستان، ئەگەر 44 ساڵ لەوە پێش لە ئاوا ڕۆژێکدا بە گیانبەخکردنی شۆڕەلاوێکی زانا و تێگەیشت و لە هاوڕێیانی کادری ڕەهبەری و دامەزرێنی ڕێکخراوەی نەهێنی کۆمەڵە هاوڕێ حەمە حوسێنی کەریمی کە چەند ڕۆژ پێشتر لە پێشەوەی جەماوەری ڕاپەرێوی شاری سەقز و لە کاتی هەڵمەتبردن بۆ سەر شارەبانی ئەم شارە بریندار بوو. کۆمەڵە بڕیاریدا هەڵسوورانی خۆی ئاشکرا بکات و لەوە بەدواوە بە هەست و بە مەسئولیەتێکی زیاتر و شانازی پێدا ژێرباری ئەرکی شۆڕشگێرانەی خۆی کە لە ئەو سەردەمەدا دفاع لە دەستکەوتەکانی شۆڕشی 57 لە ڕەوانگەی قازانج و بەرژەوەندی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی کوردستان و ئێران بوو. ئێوە خۆتان لەگەڵ ئەم مێژووە ئاشنان، پێویست ناکات زۆر باسی لەسەر بکەیت. ئێستا لە شەرایەتێکدا کە لە دەوری یەکتر کۆبووینەتەوە هەتا ڕێز بگرین لە 44 ساڵ تێکۆشانی ئاشکرای کۆمەڵە کە دیسانەوە شاری خۆراگری سەقز خەسارەتی لێکەوت و ڕژیمی کۆماری ئیسلامی بەو پەڕی دڕڕێخیەوە تازەلاوێکی خوێندگەرم و مەعسووم بە ناوی ژینا ئەمینی کە بۆ سەردان چوو بۆ تاران بە بەیانووی بێحیجابی دەستگیر و دەست بەجێ بێڕەحمانە و وەحشیانە جەستە ناسکتر لە گوڵیان دایە بەر لێدان و ئەشکەنجە کە بەم هۆیەوە گیانی بەخت کرد. خەڵکی تێکۆشکەری سەقز قین و تووڕەیی خۆیان دەرهەق بەم کردەوەی دژە ئینسانی کۆماری ئیسلامی کردە حرەکەتێکی ڕێکخرا و جەماوەری و بە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی پەنجەی شۆڕشێکی سەراسەریان لە ئێران هەڵگیرسان کە ئێستا لە 5مین مانگی ئەم شۆڕشە داین و کاردانەوەی جیهانی لێکەوتۆتەوە. وا دیارە شاری سەقز دیسانەوە بە تەحملێکی خەسارەتێکی دیکە و
خۆڕاگریەکی دیکە کۆمەڵە دەباتە بەر ئەو ئەزموونەی کۆمەڵە دەباتە بەر ئەزموونێکی دیکەی خەبات. ئەگەر جاری پێشوو کۆمەڵە کەوتە مۆقعەتی مقاومەت و بەرەنگاری لە مافی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش، ئەم جارە دەبێت مۆقعەتێکی تەعەڕز و ڕاماڵێنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بەدواوە بێت. هەر بۆیە یادی ئەم ساڵ بە شێوەی سیمینارێک بەڕێوە دەچێت کە ئێوە بەشداربووان هێژا تێیدا دەور دەژێڕن. خۆشەویستان، ڕێزی بەرنامەکانمان بەم شێوەیە دەبێت. بەرنامەکە بە سرودی ئینتەرناشنۆناڵ، سرودی هاوپشتی چینی کرێکار دەست پێ دەکەین. پاشان دەقیقەیەک بۆ دەنگی بۆ یادی هاوڕێ حەمەحوسێنی کەریمی و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی ڕادەگەیەنین. بێدەنگیەکە بە بڵاوکردنەوەی سرودێک دەشکێن. کۆمەڵە و سێ وشە ئاخێزی ژن، ژیان، ئازادی و شۆڕشی ژینە تایبەتمەندیەکی بۆ کۆمەڵە لە کوردستان ئەوە بوو کە لاپەڕەکانی ژیانی پڕ لە شانازی کۆمەڵەی هەڵدایەوە و زیندووتری کردەوە.
ئەو ئامانجەی کە کۆمەڵە هەوڵی دابوو و ڕەنج و چۆرەوەری بۆ کێشا و هەزاران کەس گانیان بۆ لەدەستا و هەزارانی تر زیندانی کران و ئەشکەنجە و ئازار دران و هەزارانی تر دەربەدەر و تاراوگەنشین بوون و دەیان ئازیز دوور لە وڵات سەریان نایەوە. جارێکی تر هاتەوە ڕوو لەو سێ وشەیەدا کە هەر کامیان مێژوویەکی لە پشتە. ساڵگەردی ڕۆژی کۆمەڵە پیرۆزە لە هەموو ئەو کەسانەی کە ڕێبازی ئەو مێژووە بوون و هەن و خۆیان لەوێدا دەبینەوە. پیرۆز بێت. بەڕێزانی بەشدار بوو. ئەو جوڵانەوە کۆمەڵایەتەی کە بە ناوی شۆڕشی ژن، ژیان، ئازادی ناوبانگی دەرکردووە بنەڕەتەکانی کۆمەڵگای هەموو بوارە کۆمەڵایەتێکی و سیاسیەکە و کولتوری بەرەو گۆڕانکاری پاڵپێوەناوە. بەهۆی کەمی کات من دەمەوێت تەنها گرنگترین یان لایەنەکەم یەکێک لە گرنگترینی ئەو پرسانە کە ئەم شۆڕشە بەرەو گۆڕانکاری بنەڕەتی پاڵی پێوەناوە ئاماژە پێ بکەم. مەبەستم پرسی ژنان و خواستی یەکسانیە. ئەم شۆڕشە هەموو ئەو دابوونەریتە و سیاسەتانەی کە بە پێی مێژووی ئێران هەوڵیان داوە بە نایەکسانی ژن و پیاو مەشروعیەت بدەن بردۆتە ژێر گورسێکی کوشەندەوە. ئێستا لە هیچ کون و قوژبنێکی ئەو وڵاتە کەس نابینیت بوێرێت بە ئاشکرا لە ژن وەک زەعیفە، جنسی ناتەواو کە تەنها بۆ کاری ناوماڵ و منداڵداری پێویستە ناوی لێ ببات. ئێستا تەنانەت دەسەڵاتێکی دەڕەندەی وەک کۆماری ئیسلامی بەهۆی بەو هەموو ئامێرەی سەرکەوتوویی کە هەیەی ناوێرێت بە ئاشکرا بە گشت دروشمی ژن، ژیان، ئازادیدا بچێت، بەڵکو سەرانی حاکمیەت ڕیاکارانە دەڵێن کە ئەمانیش لایەنگری ئەو دروشمن. دەبینین کە تەوەژم و هەژمونی شۆڕشی ژن، ژیان، ئازادی چۆن تێروانینی هەموو کۆمەڵگای لە پێکەی ژن گۆڕاوە. بە شێوەیەک ئێستا بۆ تەرسیمی ژیری، بوێری و ئازایەتی ئیتر ناڵێن دەبێت پیاو بیت، بەڵکو دەڵێن دەبێت ژن بیت. لەوانەیە دەیان ساڵ تۆژینەوە و لێکۆڵینەوە پێویست بێت بۆ ئەوەی کە هەموو بوارە گرنگەکانی ئەم شۆڕشە ڕوون بێتەوە. بۆیە من لەم ماوە کورتەدا تەنها ویستم لەسەر گرنگی خودی جوڵانەوەکە بدوێت بە وردەکاریەکان و بوارە هێشتا دەرنەکەوتووەکانی بهێڵمەوە بۆ ئەو سەردەمەی کە شۆڕشەکە لە قۆناغی دواتری تێپەڕ دەکات. لە کۆتاییدا دەمەوێت بە دوو مەترسی لەسەر ئەم ڕەوەتە ئەرینەیە و پێگەی گرنگی ژنان ئاماژە بکەم. یەکەم، دەوری مەزهەبیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی کە لە هەوڵدان خۆیان بەم شۆڕشەوە هەڵواسن و بە دروشمی ئیسلامیەوە خۆیان بکەن بە بەشێکی. لە هیچ کەس شاراوە نییە کە شۆڕشی ژن، ژیان، ئازادی بە تەواوی جوڵانەوەکەی سیکۆلار و پێشکەوتووە خوازانەیەکەی لە دژی ئەو پەیوەندیە پیاو ساڵاریانە شکلی گرتووە کە مەزهەب ئەساسی ترین سەرچاوەیەتی. بۆیە نابێت بهێڵین پیاوانی ئاینی مەلاو ڕێکخراوە مەزهەبیەکان بەهۆی ناکۆکییان لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر بێبەشبوونیان لە دەسەڵات خۆیان بکەن بە خاوەنی ئەم شۆڕشە. دووەم، لایەنە ناسیۆنالیسم و نەتەوەپرسیەکان کە مەحوەری خواستەکانی نەیەکسانی ژن و پیاو دەست بەسەرکردنی مافی پێشەرکراوەکانی ژنان بەڵکو نەتەوە و ئاڵاو خاک و سنوورە. لە ئاوا خوێندنەوەیەکدا ژن پێگەی نییە و دەبێت خزمەتی پیاوان بکات بۆ پاراستنی سنوور و وڵات و نەتەوە. دروشمی ئەم باوەڕە نە ژن، ژیان، ئازادی بەڵکو مرد، میهان، ئابادیە. گۆیا ئەوە پیاوانن کە وڵات ئاوەدان دەکەنەوە و ژنان خزمەتکارانیانن. بۆ پاشەکەشکردن بەم دوو مەترسیە دەبێت شۆڕشی ژن، ژیان، ئازادی بەهێزتر بکەین و نەهێڵین هیچ هێزێک بەرەو دوای ببات.
بژی شۆڕشی ژن ژیان ئازادی. ئێستاش داوا لە هاوڕێ کاوەی ئیلیاسی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەی کە بێت تەوزیحاتێک لەسەر سمینارەکە بدە. فەرمون کاکاو. پێش کاکاوە تەشریفیان بێنن سرودێک بڵاو دەکەینەوە. سەرەتا سڵاو ڕێز ئازیزان ڕۆژی 26 ڕەبەندان ڕۆژی چۆساوەکان و بەژمێنەکانی کوردستان لە هەموو خەڵکی ئازادیخواز و تێکۆشەر لە هەموو پێشمەرگە و ئەندامان لە بنماڵەی سەربەرزی گیان بەخڕوانی کۆمەڵە و سەرجەم خەڵکی کوردستان ئەم ڕۆژە ئەستە پیرۆزباییەکەم و منیش وەکو خۆم لەگەڵ کاکەوی خۆشەویست ئەمەوێت چەند سەرودانم بۆ پێشکەش بکەم. بژی کۆمەڵە، بژی سوسیالیزم، بژی گەلەن و ئازادیخوازی کوردستان. بەرنامەکە بەردەوام دەبێت لەگەڵ هاوڕێی کاوە ئیلیاسی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بە تەوزیحاتێک لەسەر سمینارەکە جەلسەکە دەست پێ دەکات. وێرەگەزڵاو بۆیەوەی عەزیز و خۆشەویست زۆر خۆشحاڵین بە بەشداریتان لە 44مین ساڵۆگەڕی عەلیگۆڕەوەی کۆمەڵە. عەزیزان هەروەها کاگادارن ئێوڕۆ
ساڵڕۆژی عملی بوونەوەی کۆمەڵە بە شێوەی جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوەچێ ئەویچێ هۆیەکەی شۆڕشی ژیناس پێمان باش بوو کە بەجێی ئەوە وەکو ساڵان کە بەشایەکی مختلفمان بوو لە بەراسمەکانمانە فرەتر سعیکەین کە ئەهمیت بدەین بۆ جنبشە بۆ خیزەشە ئەم بەرنامانە بۆ ڕشت و کە بەشی هەوڵەکەی بۆ شێوە کە هێرۆ بەڕێوە بن بەشی دۆمەکەیشی ئەبێ بە سێمینارە یان منازرەی کە بۆ ئەو بەشە تقریباً 2 ساعتمان لە نەزەر گرتووە لە 2-3 نەفەر لە ڕێحەکانی کوێتە مەرکەزی کۆمەڵە داوەتمان کردووە کە لەم سێمینارە بەشدار بن یان لە منازرە چوار شێوەی منازرەکە بۆ شێوەیە کە سوال مطرح کردێ لە ڕفێقانێک کە لە 2-3 ڕفێقە بۆ هەر سوالی 2-3 شوادەکان پێدرێ کە کۆمنتەرێک بۆ سوالەکە بدەنەوە ناوەشتینە خزمەتی ئەوەی بەڕێز حاضرین لە مراسمەکە یا سمینارەکە بۆ بیستنی نەزەرات و پیشنهادات و ئەو جۆرە شتانە جای وادارین کە بە بەشداری گەرم و گۆڕتان مراسمەکە یا سمینارەکە بڕازێنەوە بەڵام بەداخیشەوە هەمزەمان شتێکێکمە بێژم کە دەزەرمان گرتر و کە 3 نەفەر قرار بوو لە ڕفێقەکانی کوێتە مەرکەزی ڕۆڵی حەزوریان لێ بە جوابدانەوە بۆ سوالاتە بەڵام بەداخەوە کاک حسێنی حەمیدی بەهۆی مشکلێک بۆ کە بۆی پێشهاتێ ناتوانێت بەشدار بێ بۆ نامێنێتە سەر 2 ڕفێقمان کاک ئەسعەدی ڕۆستەمی و کاک بێهرۆزی ناسری خلاصە بەر لەوە بچینە بەشی دووەم کە سمینارەکەیە داواکەم لە کاک ئەحمەد بازگێر شیانێکی هەیە بێ بۆ پێشکەشکردنی شارەکەی ئەگەر کاک ئەحمەد ئەگەر پێ باشە وەتانی لە دوایە زۆر باشە زۆر باشە کاک ئەحمەد بفەرموو كنا تجمعنا وأنا كذا شيء علينا ونجوم كذا. أنا تروحي كمرة والسلطان كهيبة تشجر مجيء أو كسانة كنيا نبيس تاريخ الجانية كم راس كذا. أو سامبريا كبو مجموعة شيء كو زوري جنيني ككردستان هاو سنگلو هاو خبات هاو تشتی امروتیم. ولی روزی کامل دام سال که سوانه و کشیدک با روزی کامل بخلم یادک دکم لإنسانه که با این پشتیانه چی گوره بو آزادی و قرناتی ام جنانه بتعبیر جنکان لم دوران سختانه دا که کلبمو بند بو وزن بو إما ككونترين لبيتنا أمانة أرزش جانها بو ربطك إما فرحنا ودخل مويادك لبورا خنسيا ليادي تو دا بورا خنسيا هرسن دزانم أجد لموداي نخوش كشد لم تن سالاني دوائي دا بمديباي تم ندكوت السد بيلوريكاني من بيلوري الزيارينكاني إما لتو دزانم دیسانیش تۆ لە لای من نەخۆشێکی ئازیز و خۆشەویست دەبووی. حەسرەتی ئەوەی کە بە نەخۆشی نەمدی لەسەر دڵم نییە، بەڵام داخی سەر لە نوێ نەدیتنەوەت ئازارم دەدا. پورە خونچێ ڕەوتی ئێمە بە تۆ و بە تۆیەکانەوە جوان بوو، لە ڕاستیشدا هەر لەوێەوە و لە ئێوەوە ورە و وزەی وەردەگرت. لە باوەشی هەژاریدا هاتیە دنیا، لەگەڵ کار و ڕەنجە تەمەند هەڵکشا، لە هیچ مەدرسەیەک دەرست نەخوێند، بەڵام بیرمەند بووی و پرسیارت هەبوون. دەردی ژنبوون تێکەڵاوی هەموو ساتەکانی ژیانت بوو، ئەوەی لە لای من وەک ئەفسانە دەچێ تۆ
تۆ هیچ کات نەچوویە ژێرباری ئەو ژێردەستەیی و هەروە ڕووسور و ئازا باڵا کورت و گسکەکەت لە سەروی شانی کەڵەگەترین پیاوەکانی نێودێ بوو. تۆ لە تاقانەکان و لە هەڵکەوتەکانی ئەو سەردەمە بووی. بە تەمەن کۆنتر بەڵام لە چیژ و قڕەگەنجەکانی 2 نەسڵ دوای خۆت دەسوی. لە گەنجەکانی سیسێری من، سیسێری تۆ، سیسێری پیرۆز و خەزەکان، سیسێری سەردەمی شۆڕشی 57 دەسوی. شۆڕشی 57. بەڵێ پورە خونچێ لە خۆوە نییە لە یادی تۆدا ئاکامی ئەو شۆڕشە و ساتەکانی ئەو ڕۆژانی 57م بیر دەکەوێتەوە. ئەو سەردەمە ئێمە لە کوردستان تەنیا ماینەوە. دەسەڵاتی تازە نێوچی بە نێوی جمهوری ئیسلامی بڕی و لە دژی خەڵکی کوردستان لە نەورۆزی خوێناوی سنەوە دەستی پێکرد. دواتر ئینسان کوژێکی وەک خەڵخاڵیان بەگشتدا کردین و ئەوەندەی لە دەستی هات و بۆی گونجا لێی کوشتین. ئەو مەرگەساتی کوشتنە هێشتا دوای 40 ساڵ هەروە درێژەی هەیە. هەروەک ڕاوەستاوی و بەرەنگاری و دەنجی نای جەماوەری کوردستانیش هەروە درێژەی هەیە. پورە خونچێ بە درێژایی ئەو گشتە ساڵە سوورایی ڕەوتی ئێمە لە سایەی سەری تۆ و تۆیەکانەوە زۆر جیاواز دەدرەوشێتەوە. دەستەواژەکانی ژن، یەکسانی، بەرابەری، سوسیالیزم، کۆمونیزم، کرێکار، زەحمەت چێش، ڕەنجدەر و زۆری تری لەو جنسە هاتنە نێو گفتار و کرداری هەمووی ئێمە ڕێڕەوانی ئەو ڕەوتە. پورە خونچێ لە نێو ئەو ڕەوتەدا تۆ و تۆیەکان تەنیا پاشکۆی شۆڕش نەبوون، بەڵکو خۆتان پێشەنگ و لە ڕێزی پێشەوەی خەباتەکە بوون. تەنیا بەڕێوەبەر نەبوون، بەڵکو نەخشەڕێژ و خۆڵقێنەریش بوون. لە نێو ئەو ڕەوتەدا تۆ و تۆیەکان تەنیا پاشکۆی شۆڕش نەبوون، بەڵکو خۆتان پێشەنگ و لە ڕێزی پێشەوەی خەباتەکە بوون. تەنیا بەڕێوەبەر نەبوون، بەڵکو نەخشەڕێژ و خۆڵقێنەریش بوون. بیرەوەریەکانی خۆم لە تۆ ژمارەیان زۆرە. زۆریان باسی کۆڕی گەرم و پڕ لە پێکەنینی ماڵە خنجیرانەکەتان لە تاریکە شەوە سارد و چەق بەستوەکانی شنڕە دەجێڕنەوە. زۆریان داستانی شەوانی تووشی پێشمەرگانەیان لە خۆیاندا هەڵگرتووە. زۆریان لە توولەڕێی هەستەمی نێوان مەرگ و ژیانەوە تێدەپەڕن. زۆریان ئارام و دڵخۆشکردن و زۆریشیان پڕمەترسی و باسی سەرن. وشەی لە چەشنی قارەمان، پشتیوان، ئازا، هەدانەدان لە خۆبرد و دڵفراوان لە هەموو کاتدا میهرەبان پڕ بە پڕی نێوەکەتن. پورە خونچێ ئەوە چەند مانجێکە شۆڕشی ژینە دیسانەوەش لە کوردستانەوە هەموو ئێرانی هەژاندووە. ئەم جارەیان بە پێچەوانەی ڕۆژەکانی دوای ساڵی 57 بەشێکی بەرچاو لە خەڵک و نەتەوەکانی نیشتەجێی ئێران بە پێشوازمانەوە هاتوون. وشەکانی ژن، ژیان، ئازادی لە هەموو شەقامی شارە گەورەکانی ئەم وڵاتە بەرینە دەنگ دەدەنەوە. کوردستان 40 ساڵە چاو و چرای ئێرانە، بەڵام لەم چەند مانگەی دواییدا پێیان زانیوە و ڕووناچی گڕی ئەو چرایە ئێرانی پێداگیرساوە و دانیان پێداهێناوە.
بەڵام بالێت نەشارمەوە پورە خونچێ وردە وردە سەر لە نوێ کوێخامان لێ پەیدا بوون وردە وردە دمڕاستی بێناو نیشامان لێ هەڵقڵیون سەر لە نوێ خەریکە دەبینەوە بە میوان و خانەخوێی لود بەرزمان لێوە خۆکەوتون تێیاندایە بەرهەمی ڕەنجی ئەو 40 ساڵەمان پێڕەوە نابینن تێیاندایە هێشتا ئێمە بە سەپانی خۆیان دەزانن لە نێویاندا تێیاندایە کە 40 ساڵە باوێشک دەدا و نێوی لە هیچ کوولەکەیەکی تەڕدا نەبووە تێیاندایە لە بناغەی کارەساتی ئەو 40 ساڵە بنەماڵەکەی ئەو بنیادی ناو هێشتا یەک لە سەدی برینەکانی ژێر دەسەڵاتی ئەوان ساڕێژ نەبوونەوە تێیاندایە هێشتا تەنانەت بەشی زۆری تاریخی خوێن ڕشتن خوێن مشتن ئینسان کوشتن و وێرانکاریەکانیان نەنووسراوەتەوە زۆربەی هەرە زۆریان بێچاو و ڕوون زمان شڕ و درێژدا دڕ پورە خونچێ من دەزانم مەرگ مەودای نەدا و من بە دیدارت شاد نەبوومەوە ئارەزوومە تەمەن مەودا بدا و ئەم زەمهوری ئیسلامیە نگریسە بەدەست شۆڕشی ژیناوە دەرنەچێ و ئێمەش بە دیداری هەموو ئەو پورە خونچەیانەی کە هاوڕێ و هاوسەفەری ڕۆژە سەختەکانمان بوون و هێشتا هەر بە پێوەن و زیندون شاد ببینەوە لێرەوە دەمهەوێ لە سەرزەم خۆشەویستانت هەموو ئەو کەسانەی خۆشت ویستون و خۆشیان ویستووی لە قوڵایی دڵمەوە سەرخۆشی بکەم ژمارەی کەسەکان لە برا خوشک ئامۆزە پورزە خاڵۆزە کوڕ کچ بووکنەوە زۆرن نێوی هەمویان مەحاڵە بتوانم بهێنم بەڵاو لە نێو هەمواندا حەز دەکەم سەرخۆشێکی گەرم و بەسۆز لە دایکم بکەم کە ڕەفیقی لە مێژینەی یەکتر بوون و دنیایەک بیرەوەری تاڵ و شیرینتان بەیەکەوە هەیە پورە خونچێ یادت ئازیز و خۆشەویستە ڕۆژی کۆمەڵە لە ئازیزانت پیرۆز بێ سپاسان دەکەم ماندوونەتان لەحظە لە سمینارەکە یا بەرنامەکە بەهوێ بڕێ وردە کێشەی تەکنیکی وابێ ببوورن خلاصە ئەوەجار لە لۆکاڵە بەراسم و شتیوە بەڕێوەبێت داواکەم لە هەوڕێیان کاک پێروز و کاک ئەسعەد بفەرمن کاک ئەسعەد ڕۆستەمی و کاک پێروزی ناسری سمینارەکەیە دەست پێکەین پێشەوەی من بچمە سەر خلاصە سمینارەکە و دەستی پێکەین لەگەڵ هاوڕێیانە هەر بۆ شێوەکە تەمەنی باسم کرد چەند سوالێ مەطرح کرێ لە هاوڕێیان کاک ئەسعەد و کاک پێروز بۆ هەر سوالێک تقریبەن دامانیا سەختەکەی شووە دایخێ جوابەکەی و هەردوو سێ سوالمان لە هاوڕێیان کاک پێروز و کاک ئەسعەد کە مەطرح کرد سعیەکەین بینە خزمەتی وێش بۆ هەر تێبینی بوتان لە هەر بارێکەوە لە عەرزی سێ شوار دەیەخێ وێش باسی کەن ئەوە فقط بۆ جارێ ئەتفاق ناکەبێ سعیەکەین لەگەڵ ڕەفەکان سوال مەطرحکەین و هەمزەمان ناوەناوێش بینە خزمەتیوە لە بەشی ئەم بەشەکە سمینارە سعیەکەین چەند سوال بکەین طبعا نظر بکەریەوەوانە دوایی پاوسێرا ئەگەینین 15 دقیقەی یا ئیستراحەتێ جا دوایی بازم هەر بە هەمان شێوە ئیدامەیەتی من داواکەم لە کاک ئەسعەد و کاک پێروز قسەیەکیانەیە شتێکیانەیە بەرلەوە دەست پێکەین با بفەرمن جا دوایی سوالەکانمان دەست پێکەین زۆر سپاس منیش ڕێزوسڵاو مەس بۆ هەمووی وێی ئازیز کە ئەمڕۆ زەحمەتان کێشاگاتکن لەم مەراسمە شرکەتتان کریا پیرۆزبایی ڕۆژ کۆمەڵە ئەەکەم لە هەموو ئێوە و هەموو خەڵکی شۆڕشگەری کوردستان هەموو ئەو کەسانەی کە بە درێژایی تەمەنی کۆمەڵە تا ئەمڕۆ
هەر کامە لە کۆشەیەک و بە شێوەیەک خزمەتیان بە بەرەو پێشبردننی ڕێبازی کۆمەڵە کردووە و پێم خۆشە لەو فرسەتە کەڵک وەربگرم و سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ هەموو ئەو ئازیزانەی کە لە شۆڕشی خەڵکی ئێران بەرامبەر بە جنایەتکارترین ڕژیمی سەردەم کە کۆماری ئیسلامی بێت لە چەند مانگی ڕابردووە گیانیان بەخت کرد. سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنم و هەروەها سڵاو نێرم بۆ ئێرادەی پتەوی بنەماڵەکانیان و دیسان لەلایەن کمیتە مرکەزی کۆمەڵە و پیرۆزبایی ئەو ڕۆژە بە هەموو ئێوە و هەموو خەڵکی شۆڕشگێر و تێکۆشەی کوردستانەکەم. زۆر سپاس. سپاس بۆ ئێوە. میژبێت بە حاڵی خۆم سڵاوتان عەرز دەکەم. سلااو لە هەموو ئێوە هاوڕێیانی خۆشەویست، هاوڕێیانی قەدیمی. سپاس و سلااو بۆ میوانە بەڕێزەکان و هەموو بەشداربووان. ڕۆژی کۆمەڵە لە ئێوە و لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان پیرۆزبایی دەکەم و سپاس بۆ حەوزەی یوتیوبەری کە ئەو سیمینارەی ڕخساندووە. زۆر سپاس کاکاوش. کاک دەستان خۆشەکە کەسەت کاک بیرۆز سوالەکەم لە کاک بیرۆزەوە سوالم دەست پێکەم. کاک بیرۆز دەوترێ کە کۆمەڵە لە سەرەتای عەلەلی بوونەوەیەوە، یعنی لەو ڕۆژەکە عەلەلی بۆ 26 ڕێبەندانی 57 بە گیانبەختکردنی هاوڕێ ڕەهبەر کاک حەسەنی کەریمی بەرق ئاسا ناوی دەرکرد، نەک فەقەت لە کوردستان بەڵکو لە بەشێک لە شارەکانی ئێرانیش دەنگی داوە و توانی بە ئیسڵاح شان بدەن شان ئەحزابێکی تر کە لە کوردستانەوە ساڵیانی ساڵ وژدیان بۆ بە لە کۆمەڵە و فعالیەتیان کردبوو. گەرەک بزانم هۆیەکەی چە بوو؟ حیزب ئەوە نەبوو کە فەقەت لە کوردەواری لە کوردستانی ڕۆژهەڵات حیزب نەبێ ڕێکخراو نەبێ. بۆ کۆمەڵە بەرق ئاسا بۆ سەریعە ناوی دەرکرد، گەورە بۆ خەڵکاتە ناوی ڕۆژهەڵات بەدەلیلی چ بوو ئەگەر گەرەک بێ فەقەت شتە موحیمەکانی ڕاستەی سەرتی تەرانی زۆر سپاس کاسەجان. نظری من وەیە کە پێم وایە کە عەلەلی بوونەوە و مەشهووربوون و وسعەتی کۆمەڵە لە پانایی نەفەقەت کوردستان بەڵکو لە شارەکانی ئێرانیشدا تەمەن رابطەیەش زۆر نزیکی هەیە لەگەڵ ئینقلابی 57 ئەو فەزا و شرایطی کە بە دوای ئینقلابدا و لە ناوروکی ئینقلابدا بە وجود هات. یەکیان شرایطی ئینقلابیە کە دەو سەردامدا بە وجود هات. نکتەیەکی کە باعث بوو کە کۆمەڵە لە کوردستان بە سورعەت مەشهور بێ، تودەگیر بێ و ئیجتیماعی بێتەوە، ستەمێکی نەتەوایەتی و ستەمە زوڵم و زۆرهایەک کە لە جامعەی کوردستاندا مەخسووسەن عەلارەغم لەوەی کە تاریخی ئێران تاریخی ئیستبدادە، تاریخی زوڵم و زۆریە و تەواوی خەڵکەکانی ئێران لەو خشونەت و زوڵم و زۆرەی کە حکوومەتی مەرکەزی بەسەر مەناتیقی مختلفی ئێرانیدا سەپاندووە و تەحمیل کردووە بێبەری نەبوون. بەڵام لە کوردستاندا بنا بە وجودی ئەحزابی سیاسی و دەورێکە ئەحزاب جێڕایان کە توانی کۆمەڵەش دەوری خۆی بژێڕ. نکتەیەکی دیکەی کە مربوط بە کۆمەڵە خودی چوارچێوەی و مناسباتی تەبەقاتێکە کە لە کوردستاندا بە وجود تێمە تاریخەن ئەحزابی مختلفیش بووە، مەسەڵەن حیزبی دموکرات بۆ لە کوردستاندا کە سەربەندە چوارچێوەی مەسەلەی ملیدا خۆی مەطرح کردو. بەڵام لەو جێگایی کە وڵاتی ئێران بە عنوانی وڵاتیشی سەرمایەداری و مناسباتێکی سەرمایەدارانە لە ئێراندا لە چوارگۆشەی ئێراندا وجودی هەبوو یا ئەنی بوو، باعث بوو کە کۆمەڵی کرێکار، تەبەقەی کرێکار و زەحمەتکێش وسعەتێکی زیاتر بگرێت. کۆمەڵە بە هاتنە مەیدانی توانی کە خواست و ویستەکانی ئەو چینە زەحمەتکێشە بەیان کە
و بە بەیانکردنی ئەوە لە بەتنی یەک جنبشی ملیدا توانی کە هەمەگیر بێت لە دەورەی ئینقلاب. كنت مختصر من أو خلنا تأكيد الأسلوب. سپاس خۆش کەمترش وەختێک دوورفرەش بەس واتێتەکەی کاکە سعد دەنامێت بە سیاسەتە پایەیەکانی کۆمەڵە دفاع لە حقوقی ژنان بووە. کۆمەڵە یعنی بە ئەتیکەتێک دەستێ بە ڕێکخراوێک دەستێ کە دانێت لە پایەی تری سیاسەتەکەی وەسە. تۆ جنبشی ژینە کچێکی جوان کەچی بۆ تاران بۆ سەردان یا بۆ سەفەرێک بەڵام بۆ شێوەیە کە ناوی دەنگی داوە یعنی ژینای سەفەڕی کچەکەی سەقەت نییە ناوی ئینقلابی ئێرانی لەسەر تۆ گەگەرەکرد بێ یعنی ئەم یعنی ڕابطێ بینی سیاسەتی کۆمەڵە و بۆ سەردانە کۆمەڵە کە دانێت لە سیاسەت ئاسەکانی پایەکانی دفاع لە حقوقی ژن و ئیسر لە کوردستان بإصابة قتل دولتي جينا كشيء كردو كردستان اتفاقا ربطي شو بيني من مصر. دیارە خۆ ئەگەر ئێمە بین بەتایبەت لەسەر مەسەلەی ژنان و سیاسەتی کۆمەڵە وەکو تەشکیلاتێکە بالاخره بزودنەوە یا جنبشێکە کۆمەڵە ڕێکی خستووە هەڵسوڕاوان و فعالینی کۆمەڵە لە بەد و تەسیسیەوە تا بە ئەمڕۆ هێناویانە ئەگەر بمانەوێت بەتایبەت لەم شرایەتە ئینقلابیە شارە بە دوو مەوردی بکەین ئەوی شەوەسە کە لە بزودنەوەی شۆڕشگێرانەی کوردستانە و دواتریش بە درێژایی ئەم ساڵانە دوو نوکتە زۆر بەرچاوە بوو. یەکەمیانەوەی کە کرێکار وشەی کرێکار بوو بە ئفتخار لە ناو جامعەی ئێمە. یعنی مەسەڵەن ئەگەر تەوەجۆمان کردوێت لە ئەدەبیاتە لە فیلمەکانە لە داستانەکانە لە چیرۆکەکانە کە وڵاتگەر سەرمایەداری کە ئێرانیش بەشێک بوو لەوان وشەی کرێکاریان بە وشەیەکی تەحقیرآمیز باسە کرد بە کەسی گیانەوەت عەمال مەسەڵەن کرێکارە ئەوەیە یعنی بە تەحقیرەوە باسییانە کرد. بەڵام خەباتی خەڵکی کوردستان و سازماندەری ئەم خەباتە لەلایەن کۆمەڵەوە وشەی کرێکاری کردە وشەیەکە وەکو ئفتخار باس بکرێت و لە کنارەوەیشە و لە درێژەیە وشەی ژن ئەگەر یان ناوی ژن ئەگەر هەر بڕۆینەوە بۆ ئەو تاریخەکە زۆربەی هەر زۆری ئێوە زۆر باشتر لە ئێمەمانان کە نەسڵێکی دواترین لە بیرتان دێ ئەوەیە کە ئەو تەلاشە و ئەو هەوڵێک کە سیستم سەرمایەداری و مەسهەبی و سیاسی لە وڵاتەکان ئێران و دەوروبەریە کە تەلاشیان نەکرد بێسڵاح بەتایبەت لەسەر مەسئلەی ژنان بەتایبەت لەسەر پرسی ژن بە نەوعێک قسە بکەن و بە جۆرێک قسە بکەن کە بەرەو تەحقیر بیبن بینیمان کە لەوەیشا سەرکەوتوو نەبوون. ئەو دەورانە چۆن تا ئێستا هاتووە؟ ئێستا بۆچی ئێمە دەڵین کە بەحسی دروشمی ژن ژیان ئازادی یان شۆڕشی ژینە ئەکرێت جێگە و شوێنی کۆمەڵە لەوێ لەکوێ؟ ئەمڕۆ هەر بەسڵاح بازماندگان ڕژیمی ڕووخاوی پێشوو کە وەختی قسەکەن ئەو 43 ساڵە ئەو چشم و چراغە کە باسەکرێ زۆرجار بە نەوعێکی تر بە شێوەیەکی تر هەوڵەدەن کە لە پەناو لە تاریکیە بمێنێتەوە لە بێدەنیا بیهێڵنەوە. لێ باشە نەخشی کۆمەڵە لەما چییە؟ بە باوەڕی من ئەگەر کەسێ لە ئێمە پرسێت کە کۆمەڵە لەم شۆڕەشە تازە لە شۆڕەشی ژن ژیان ئازادیە چ دەورێکی بینی؟ دەبێژین دەوری ڕێکخەری بینی. بۆچی؟ بەخاترەوەی کە ڕێک بە دوای گیانبەختکردنی ژینا ڕێک بە دوای قەتڵی ژینا لەلایەن جمهوری ئیسلامیەوە گەر باشتر بێژم بینیمان بە دانی فراخان بۆ مانگرتنی گشتی بە داواکردن لە خەڵکی کوردستان بۆ قبوڵ نەکردنی ئەم زڵمەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە حەق جوانێکە بۆ شێوە بردیە بەرەو
عکس العمل نیشان بن و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە کۆمەڵگای کوردستان و مهمتر لەوە بەشی سیاسی و بەشێکە خۆی ئامادەکرد بوو کە هەر لەحزە لەگەڵ ئەم ڕژیمە بە شێوەیەکی لەم چەشنەکە بینیمان دەرگیر بێت دەخاڵەت بن کەوا بوو بە نسبەت مەسئلەی ژنانە و ئەگەر بەگشتی باسبین ئەوەیە کە ئێمە بەشێکین لەو بەشێکی بەرچاو بەشێکی چاوەڕوون بەشێکین کە نیم قەرنەدانی کەم دەڵێن کە ژنان دەبێ مافی خۆیانیان هەبێت وە هیچ ڕژیمێک بە هیچ لەجێری هیچ ناو لەوە و قانون و یاسای کە بۆی نییە تەحقیریان کە بۆی نییە زڵمیان لێ بکەوە بۆی نییە لە نەهایەتە بە جنایەتکارترین شێوە بەو شێوە گیانیان لێ بسێت. دەست خۆشکەکە سعات کەم بێرچین و سەر سوالەوەیەکە کە پێم دیارە و سیاسەتی کۆمەڵ بۆ دەمیداوە ڕەنگە نەکرێت لە وەختێکی واش بۆ هەموو جەمەکانی هەمێت ساریشارە بکرێت ئەگەر گەرەکمان بەکەمی فرەتر و سوالەشێکینەوەوانە هەنی ئەیە تۆ ئەوەی کە کۆمەڵە دەمیداوە زوو توودەیی بوو خەڵکانێکی تر پێ پێوەست بوو پێی وانە ئەمە حیزبمان هەیە فقط حیزب بەینی جوادانەوەی بە سوالێکی خاصە هەنی لە مەوەڵێکی خاصەوە فۆکوسەکەش شتانێکی تر ئەگەر سێگان سەریان حاشیەیی تقریبا پێی وانە کۆمەڵە حیزبێک بوو تەشکیلاتێک بۆ ڕێکخراوێک بوو کە توانی زاڵ بێ یعنی توانی مشکلاتی جامعەت دەرکات لە جەنبەهایەکی مشخەسە و جوابی دروستی ئەو سەردەمێوی بۆی و هەمزەمانیش سەر دیارە قسەی دوایەکەیەکەی تا ئیسهات بووە شۆنە بووە پێی وایە بۆ بوونۆ نەبوو کە توانی جواب بە مەسائلێکی مشکلات و مەعزەراتێکی خاصی جامعەت بداتەوە فقط ئەوە نەبوو جواب بە سوالێکی خاص بداتەوە. زۆر سپاس بۆ پرسیارە بدەیتەوە کە وەختێک پرسیاری ئەوڵت مەترا کردووە من چەند وەختم باس کرد دواتر بە چەند وەختێکی کەشت دووبارە گەیشتمەوە باش وەحلەی دامەوەی باشێکی لەسەر مناسبەتی سەرمایەدارانەیە و نەقشی یەک حیزبی سیاسی لە بەتنیا و شرایطەدایە ئەوە بەخۆی سەرتیتری یەک بەحسێکی زۆر وەسیعە جامعەی سەرمایەداری و ئەحزابی سیاسی لە جامعەی سەرمایەداری باشێکی دیکە خودی دەورەی ئینقلابە ئەگەر ئینقلابی 57 ڕووی نەداوە و ئەگەر هاوڕێیانی ئێمە هەر بە حاڵەتی تشکیلاتی مەخفی مابانەوە و دەگەڵ ئەو قیامە تودەیە مواجه نەبوو بایەن احتمالی ئەوەی کە کۆمەڵە ئاوە تودە بیا دەگەڵ مەسائلێکی اجتماعی و کۆمەڵایەتی مواجه بێت شاید سەیری پرۆسەیەکی دیکەی بەخۆی دەدی شاید بۆ سوورەتە نەبووە بەڵام شانسێکە ئێمە هێنامان یا بوومان کۆمەڵە بووی ئەوە بوو کە مصادف بوو دەگەڵ ئینقلاب ئەوە ئینقلاب بوو کە و مەسائلێک کە لەو دەورەیەدا مەطرح بوو و وجودی کۆمەڵە جوابدانەوە بەو مەسائلانە مباحث بوو کە بە سرعت وەسیع بێتەوە. یەکێک لەوانەی کە مؤلفانێکی کۆمەڵە زۆر کۆمەکی کرد بە ئیجتیماعی بوونەوەی ئەو بوو کە هەر بە دوای ئینقلابەوە بە دوای ئەوەیدا کە جمهوری ئیسلامی فەرمانی جەهاد و حملەی بۆ کوردستان سادر کرد کۆمەڵە و جەریانە بوو کە زۆر قاتعانە لە مقابل جمهوری ئیسلامیدا ڕاوەستاوە بۆ بە یەکێک لە هێزەکانی کە یەک جنبشی مقاومەتی وەسیعی لە کوردستان ئەسەن بۆ چەندین ساڵ لەسەر شامە. من نامەوێت کە نەخشی ئەحزابی سیاسی دیکە نەدیدە بگرم بەڵام تا جگایە کە بە کۆمەڵە دەگرێتەوە قاتعیەتی لە مقابل مەذهب و بەطوری مشخص جمهوری ئیسلامی کە بێ ئەو یەکێک لەو خەڵەنە یا مەسەڵەن خەڵکی دیکەی کە توانی کە کۆمەڵە وەسیلەترکاتەوە زۆر بوو کە یا بناسێ لەسەر هەرچی ئیجتیماعیدا جوابدانەوەی کۆمەڵە و هەڵوێست و مەوازەی بوو نسبەت بە زۆرێک لە خواست ویستە دموکراتیکەکان. على رغم ئەوەی کە ئێمە گەبمان هەوێت لە پرۆسەیەکی تاریخیدا واقعێتەوەی کە شرایەتی ئەوڕۆ لەگەڵ شرایەتی ساڵی 57 بە خودی خۆمان ئەوڕۆ ساڵی 57 بەقایس دەکەینەوە بە زۆر نکات ئێمە دەگەین بەڵام هەر ئەو سەردەم بە شەرمێکی سیاسی تەبەقاتی کۆمەڵە نوێنەری رادیکالیسم و پێشکەوتنخوازیوێکی کرێکاری و زەحمەتکێشی و لە سەردەمی خۆیدا بۆیە لە مقابل مەذهبدا جمهوری ئیسلامیدا قادە بوو بۆیە دفاعی دەکرد لە ئازادیهای سیاسی و بەخواستە و مطالباتشی دموکراتیک
وبويش كنقش جايجاي كوملا دايما بو نقش جن مبارزة ده زور ممكن شيء زور مهم بو ناس عندنا أول يك حزب تواني جواب يك مسألة بدأت هو بقول من بستجي بشرائطك كأو حزبتي داخلي أجا شرائطي شو مثلا إنقلابي أو حزب لا إمكاني وانا بوجود تشكيلات وسازمان كهيتي إمكاني أو زيادة بالكردانك بتواني تحصيل بزان بالوزن كومراني لأسي مبارزة دا حيو حاضر هن أو سلمي إنقلاب توابي خلشي إيران وتوابي خلشي كردستان سياسي و روحية انقلابي زاب بسر إيران ومخصوصا كردستان وأوروحية انقلابي لكردستان صار هاي صار إدامي هبو ولا جوبش هاي مقاومتي مختلفة هو خونشتن كوملا كولكي قدسي أو جوبش هبو عليه استبداد عليه جمهوري إسلامي والدفاع على خواص مطالبات الديمقراطية آزادي خوازانة وسوسياليستي بويا أولا مخالفة مهم كمشي كر كوملا اجتماعي تبدأ طبعا يك مسألة جواب أنا ويا حزب مسألة دبيت بتني الشرائط تساعد شرائط إنقلابي شرائط غير إنقلابي أولا وكوملا ده مقابل مجموعة مسائل ملي طبقاتي داخل قلتو بالأساسي فهم تيجيشتوي سردمي خوي تواني جواب شيء بيجرو بدأتوا لسردمي خوي ده هذا يشار ل كوملا جزء جريانات كي راديكال سوسياليست حساب ذكر لأنه كل الأحزاب السياسية سپاس تقدیم كان سؤال تدعي وكم دوائج سرالي كي میوانانی عزیز کن تیمی نظراتی وانچی امیدو بیا توتری کاملا تشکیلاتی که ریخباری که مانیفستی که هم بو رابردو بوا هم بو سرطاکانی 57 یا انقلاب تا ایس که مشوار سالی لیوزاری که رژیم جمهوری اسلامی متوانی موضوع بگیری موضوع داخل دروس و همیش مانیفستی که بوده حتمی جمعه أو بشان قصدي يعني غير ممكن السياسي. خب هل حزبي سياسي بباور من جيادة ويدرس كم بناقلي مشخص بوخي دروس بيان ش برنامج أساس نامو برنامج كاري مشخص بوخي داني مهم ترين شتوسك لجريان مبارزة أم حزب سياسي لجريان مبارزة أم ريخراوة مجموعي بيتشوخم ومجموعي فراز ونشيب تيتبرو كحلويس قردني دو ريغاني تبرباي او دو ريغاتشي كم يانويا ك خب بونو منهر ام شورشي جينايان جنجيان ازادي اگر كوملا بهاتايا تش لنا خوي ولات تش لدروي ولات ولا تش لنا خوي تشكيلاتك اشياء بجورك هلويس يرتايا ك اگر توجه تان كروي بري لم راغان دنگل كساني بانغن كلقل يان خساكن برسياريان لكن هیچ جواب پرسیارەکە نادەنەوە بەڵکو دە پرسیارتریشەوە بۆ دروستەکەن کە داخۆم بۆچی مەسەڵەن ئەو جوابانەی نەداوە گەرەکمە بێژم هەڵوێستکردنی هەر تەشکیلاتێکی سیاسی ئەتانێ نابودی کات ئەگەر بەستگی بەوە نیە چەند تعداد نیرو و کادر و ئیمکانات و ڕاگەیاندن و ئەم شتانەی هەیە بەڵکو دقیق هەڵوێستگەلێکی سیاسی هەڵوێستگەلێکی مشخصەکە لە تاریخگەلێکی تایبەتیە لە جەریانی مبارزەی خۆیان ئەیگرێت یعنی خۆب دەکرا کۆمەڵە جەریانێکی بێتەفاوت بێ بەشداری نەکات ئەگەر حتا خۆیشی مەسەڵەن فەراخان ئیعتساب عمومیکی لە کوردستانە نەدایە کەسانی تریش بیاندایە ئەو بەشداری نەکردایە ممکن بوو تەنانەت ئەو ئیعتساباتیشە بڕوو نەدات با تەوەجۆ بە تەجربیاتێکە هەبوو با تەوەجۆ بە پرسوڕاگەلێکە لە نمونەتەن لە فەعالینی خۆمان ئەکراوەوانە لەناوە خۆب دەی بۆچی کۆمەڵهات ئەو سیاسەتەی هەڵبژارد بەخاترەوە پێ وایە
حزبێکی سیاسی مەسئول و جدی ئەبێ بەشێک بێت لە خواست و ویستی کۆمەڵگا کە داوای چیەکات ئەمڕۆ. یعنی ناکرێت لە کۆمەڵگا باسی ئازادی ئەکرێ، باسی ئازادی ژنەکرێ، باسی بەرابەری ئەکرێ، باسی سفرەی خاڵی ئەکرێ کە بە نەمانی ئەم ڕژیمەسە ئەکرێ ڕەونەقی پێ بدرێتەوە ئەوانە، بەڵام حزبێکی سیاسی بێت خۆی لێگێل کات، خۆی بێ مەسئول بزانێ لە مقابڵیە و جوابی بۆێنەوێ. مشخصن ئەگەر گەرەکم بێ جوابی بمەوە بۆ پرسیارەی کاککاوە ئەویشەوەسە کە من پێم وایە کۆمەڵا ڕۆڵەی زەمانەی خۆی بووە، چە لە تەشکیلیە و لە چە دواتریە و چە ئەمڕۆش لەم شرایەتە کە هەیە. بەداخەوە بەشێکی زۆر لە جەریانات بە تایبەت لەم ئەواخرا نەیانتوانی هەڵوێستی زۆر مەسئولانەوە جدی بگرن و جوابگوی خواست و ویستێک بن کە لە جامعاو هەیە. هەر کامە بە جۆرێک لە جۆرەکان بیر لەوە کراوە کە چۆن لایەنەکەی خۆی بپارێزێ، چۆن تەشکیلاتەکەی خۆی بپارێزێ، چۆن ئەنە بیر لەوە نەکراوە کە لەم جامعا بە چەند ملیۆن خەڵک ڕژاونەتە سەر شەقامەکان هەر ڕۆژە و لە گۆشەیەک لە وڵاتی ئێرانە و داواکاری و خواست و ویستێک مشخەص یانەسکە نەمان ئەم ڕژیمەسە و بۆ ئەمە دەبێت جواب پێیاکەی ئیتر. بەوە نییە تۆ تعداد و چییە، موقعیەتت چییە، لە چه جایگایکە قەرارە بگرەوە، بەوە سەر کە هەڵوێستۆ چییە. نهایەتەن جوایەوە پرسیارە بۆ من وەکو وەسعەد ئەوەیە کە کۆمەڵە تەنیا وەختێک توانی یەکە هەم لە ڕابردووە، هەم لە حاڵاوە، هەم بۆ ئایندەیش بەرنامەی بێت کە بەشێک بێ لە مبارزاتی واقعی و بەرحەقی خەڵک کە ئەمڕۆ لەسەر ساحەکە هەست. ناکرێت باس لەسەر شتێ بکەیت کە لە جامعا هەر هەڵوێستێکی لەسەری ناگرێت، خەڵک حازر نییە دروشمێکیشی بۆ بات چ بگەیت بەوەی کە بێتە سەر شەقامەکان و ئەوانە. سپاس کارمەسان دەستۆ خۆش بێ. حاضرینی خۆشەویست ئەگەر سوالێ تێبینیەک نەزەرێکەیە هاینە خزمەتتانە لە عەرزی دوو سێ دقیقە توانن مەطرحێکیان تەکمانە. کاوجان پێشەوەی حاضرین قسەکە بە منیە گرتەوە باسکەم لەبیر ئەمن پێشەوەی کە تریبم بکەوتە دەستی بەشداربووانی بەڕێز بەلازم بزان کە یەک تێدەکەی شانە بکەون لە تەکمیلی قسەکانی پێشودا هەم چوار دقیقەیە سپێس بۆ دیرەکتۆری واقعی پێدا نەکرد بۆیە نشین ساشتی دەبێت. یەکێک لەو شتە زۆر زۆر مهمانەی کە سەدەمی خۆی وجودی هەبوو بۆ تەبعەن لێرەدا خۆش وەختانە هاوڕێیانێکی زۆر قەدیمی مەجموعەی هەموو بەشدارەوە بتوانن لەو رابطەیەدا یا ملاحظاتی شەنەکە باس کرد. ئەو لە کۆمەڵە بە هەمان بیربۆچوونێکی سەردەم هەیبووی حتا ئەگەر زۆر خابش بووێت یعنی بە نسبەتی ئەوڕۆ دوان هەیە مقایسەکەینەوە هەمیشە موافقی دەسەڵاتدارەتی خەڵک بووە، دەسەڵاتدارەتی کرێکار و زەحمەتکێش بووە. مەسەلەن ئێمە لە کوردستاندا لە دوای ئینقلابدا شارەکان شۆراکەی مختلفیان بەگەهەی زەحمەتکێشان پێش شۆراکان دوای بۆ شۆراکان یا مەسەلەن کۆمەڵە بۆ ڕێخستنی جوبوشی بودەیی ناچێکی زۆر دەرەجەیەکی هەبوو دەوڵاتان بۆیە تاکید لەسەر حاکمیەتی خەڵکی لە طریق ئۆرگانەکانی خۆیانەوە جاوە شۆرای ئەتحادیە سەندیکایە هەر لە سەرەتاوە هەبوو ئەوەی کە ئێستا دەتوانی بڵێ فۆرمەلەترە بەحسە زوبەرترە بەحسێکی دیکەیە بەڵام حتا بەسوڵەتی ئەو سەردەمیشدا کۆمەڵە موافقی ئەوە بوو لە شار و بێئادهای زۆر زۆر مختلف پرۆگراما دیکای های زەحمەتکێشانە بوو و ئەوەشیشی لەو شتانە بوو کە تەئسیردا دەسەڵاتی خەڵک بەتەرەف شۆراکان دەسەڵاتی خەڵک لەنێو شۆراکانەوە چاوێک لە بەریوان یەکێک کۆچی تاریخی کۆمەڵە سازمانە یعنی هاوڕێیانی کۆمەڵە سازمانە ئیجا بۆی هەمووی ئەوانە یعنی تاکید لەسەر حاکمیەتی کرێکار و زەحمەتکێش خەڵک هیچ تەشەکلەکانی خۆیانەوە شتێک بۆ یەکی لەو معرفەتەوە کۆمەڵە هەر سەرتاوە بوویەتی و ئەمەلیشی کردو و ئەو تەجروبەیە زۆر مهم بووی کە دەسەتی وەسیعدا کۆمەڵە اجتماعی خۆی دەکەم. سپاس دەستۆ خۆش
یک لحظه که لم بشه سعی کن سه تشوار میوانی بارز یا لحظه اول بگیری هر نفر تقریبا 3 دقیقه اگر سوال نبود تبیینی بود جدول و که اسعد میوانی سرود پیشکشکه لحال حاضرة بمقدام بيتون رمضان ودير كسيش تعلمي هي بو تبيني أول كاجيو هي من بس مروانية يعني كسيني هي سؤال كابوكي هي نزلي خوي بيان كابوكي شلون نروح لي بس أنت كاجيو بتمنى يا سؤال يا تبيني بس شو دقيقة لو نقشي كمال أول شغل جلانو هروها دوخي استيشور طب هو دو ساعات ما دانيا ونحن بو أم بشر 2 ساعات جو دور تقسيم كريكا عزیزان تنش بتوانن باشتر و بلان بسر شو اگر رفتو مطمئن بمن دریغی لنگی استش استش دست بیاکین با فرمون لیرو دست بیاکین ایمون سلام کن خودتا بخش خود معرفی که در باید سؤالی تبینی هرچی بود فرمایی علی دریوشتی دولتی نیستم بخیرت من مکان و هروها حاولان كسبنا بالجيران برسيار من فقط دمرية توزع لسن ميجي كمالات 4 دقيقة فرصة داومنيش بجدار بهم ديار بويا كمين جارد بالبزاوي آزادي خوازي كردستان دا هيزيك پیدا دبيا كدتواني هم جوابگوي مسألة ملي بيا وهم جوابگوي ناس هاي كي كمالگا قەتی جۆلێ نەبوو بەگوێی ئاشنا نەبوو بەڵام لە تری ڕێکخراوە نهێنەکانی کۆمەڵە هاوڕێیانی کە خۆشناو بوون کاری لەسەر کرابوو ئەمە تەسیراتی زۆر هەبوو یەکێک مەسەلەی تەبەقاتی بوو کە هاوڕێیانی ئیشارەیان پێکرد بەڵام من دەمەوێت زیاتر ئیشارەی پێ بکەم کە لە کوردستانە نامۆ بوو مەسەلەی ژنان کە مەسەلەیەک بوو کە تابوو و کەس نەیتوانی باسی بکە ئەوە بوو کە کۆمەڵە زۆر ڕاشکاوانە توانی ئەم دەست بۆ ئەو دوو چەکەبەرێک لەناو ئێراندا و لە کوردستانە بە شتێکی زۆر ئاسایی سیر دەکرا بۆیە کۆمەڵە توانی لە کوردستان بگرە لە ئێرانیش بتوانێت و بەسەریعی پایگای اجتماعی پێداکە لەناو کرێکارانی فەسلی کرێکارانی نانەوە کوورەخانەوە لە هەموو بەشەکانی تر بۆیە کە من جاریش دەبێت ژنان دێنێتە ناو جەرگەی خەباتی چەکداریەوە سیاسیەوە بۆیە کۆمەڵە دەتوانێت جوابگووی نیازهایی ئەو دەمی ئەو سەردەمە بێ نسبەت بەو هێزانەی تر کە پێشتر بەس هێزی ئازابی قەومی بوون لەسەر مەسەلەی کوردی و ئەویش بە شێوەیەکی زۆر ناشیانە بۆیە کۆمەڵە تا ئێستا کە هاتوۆتە بەرەوە کە گەیشتۆتە مەسەلەی شۆڕشی ژینا پلە بە پلە لەگەڵ گۆڕانکاریەکانی کۆمەلگا هاتووە تەسیری خۆی داناوە زۆر سپاستان دەکەم دەستەکان خۆش بکەن لێگیان کاک هەڵۆ کاک ئالیەک بڵێ دەستۆ خۆش کاکان لێ کاک هەڵۆ بفەرمێ منی زۆر خۆشحاڵم کە بەشدارم لە ڕۆژی کۆمەڵە پێویستبایی لە هەموو لایەکتا دەکەم لە دایکبوونی کۆمەڵە تاریخێکی نوێ دەتوانین بڵێن لە کوردستان حەزبێکی چەپ عەداڵەتخوا سۆسیالیستی لەدایک بووە دیارە لە دەورەیەک کە لەدایک بووە هەل و فرسەت بووە بەڵام چالنجێکی زۆر بووە ئەو حزبە ڕاستە ئازادی هەبووە لە کوردستان خەڵک قیام کنەندە بووە عەتمان بەنەفسی بووە بەڵام حکوومەتی ئیسلامی جمهوری ئیسلامی دەسەڵاتی گرتووە کە بە تەواوی توانیەوە عەلەیهی ئەم جەریانەوە جەریاناتی چەپ تەبلیغاتی کردووە هەمزەمان
ئەحزابی سیاسی ڕاست لە کۆمەڵگا، ئیسلامی سیاسی لە کۆمەڵگای کوردستان لە عەلەیهی ئەم جەریانە هەستاونەتەوە، یعنی چالێنجیشمان بووە. بەڵام ئەم حیزبە بە کاری سیاسی مداوم، حزبێک کە دەتوانین بڵێن جیاوازی لەگەڵ ئەحزابی دیکەی چەپ ئەوە بوو کە فەقەت قسەی نەدەکرد، فەقەت شعاری نەدەدا، عەمەلگەرا بوو. ئەمە لەبیرمە لە زۆربەی ناوچەکانی کۆمەڵە گەڕاوە و ئەم جەریانە جەریانێکی بوو بە جەریانێکی عەزیم الجوسەی لە سەراسەری کوردستانە، نابەسامانی دەدی لە کاروباری تشکیلاتیە، لە ستانداردی کاری تشکیلاتیە. بەڵام بۆ کاری سیاسی ناوخەڵک، بۆ مخلیسبوون ناوخەڵک، بۆ زوبدەی کادرەکانی دەتکوت هەموویان لە یەک مەدرسە، لە یەک جێگا دەرسیان دیوە بە یەک شێوە کار دەکەن. مەبەستم ئەوەیە کە بڵام ئەم حیزبە بە زەحمەت بە فعالیەتی سیاسی واقعبینانە نەک بە شعار جێگە و پێگەی خۆی کردوتەوە ناو کوردستان. کۆمونیزم ناوێکی ئاشنا نەبوو لە کوردستان، ڕەحەت نەبوو باسکردنی، بەڵام بە کاری سیاسی ئاگاهگەرانە، بە عەقڵ، بە ئیحترام ئەمەمان کردە میوانی محتەرەمی خەڵکی کوردستان. خاڵێک تر کە من دەمەوێت باسی بکەم کە ئێستێش من ئەو بۆشاییە لە وتارەکانی ئێستەی کۆمەڵا بینم، پێم باش بوو باسی بکەم. کۆمەڵا حیزبێکی ڕاستە قاتع و ناسازگار لەگەڵ زاڵەمان و ئێستسمارگەران، بەڵام حیزبێکی سازگار بوو لەگەڵ بیر و باوەڕەکانی تر، ئەفکاری و عەقیدەی تر. ئێمە هەر لە زەمانێکە لەدایک بووی جەمعیەتمان دانابوو، جەمعیەتی دموکراتیکمان لە کوردستان دانابوو. ئەو جەمعیەتانە نەک لەبەرەوە کە لەوێ ئەندامگیری بکەین، لەبەرەوە خەڵکێکی زۆرتر لە بلوکی لە دۆری جەریانی چەپ خڕیان کەینەوە کە تەفسیریشیان ڕەنگە 100% یا عینەن وەک ئێمە فکریان نەکردێتەوە. کۆمەڵە بوو بە بنیانگوزاری ئەوە کە جەمعیەتەکانیش دانێت لە کوردستانەوە. وەختە تەواو بوو یا چی؟ ئێستش من دەمەوێت کە بڵامەوە داخوازێکی سەراسەریە لە کوردستانە کە حیزبەکان دەبێ ئێتحادیان بێ، دەبێ متحد بن، یەکگرتوو بن. ئەمە واقعیەتێکە کە داخوازی هەموو خەڵکی کوردستانەوە و بزوتنەوەیش ئەیخوازێ. کۆمەڵک وەک جەریانێکی چەپ، وەک جەریانێکی عەداڵەتخوا، وەک جەریانێکە سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە. بۆی هەڵۆپا من سوالێک مەطرحکەم لێتەوەیشەوەیە باسی سازشۆ کە لەگەڵ بیر و بۆشونای ترا لەنۆ جامیعەکە بووگیێتانە لە کۆمەڵە. ئەگەر باسی سازانم کرد، سازان قبولکردنی، بەڵێ سازان قبولکردن، هەیە پێی دوان نەبوو بەنا بە فەرهەنگی پێشکەوتووی کۆمەڵە و شێوە بەرخوردی بە مەسائل مشکلات لەنەوە جامیعە سەبکێتر لە بەرخورد و نەقد و ئەوانەی گرتمیانی گەلێکینەوە بە زوانێکی زەبر و زەنگەوە بڕێتە پای مەسەلەکە، بۆیە احتمالیە ئەبەو شێوەیەک کە جەناب و باسیەکەی تەداعی بێتەوە. دەقیقە منزورمەوە ئێستەیش من چاوەڕێیەکەم لە کۆمەڵەکە پێشەنگ بێ لە ئەوە کە پلاتفۆرمێکی سیاسی لە کوردستانە کە بنەڕەتی جامعەیەکی دموکراتیک تیابێ، دانیکەوی خاستەکانی دموکراتیک و خاستەکانی کۆمەڵێتیابێ بەیانی کە و ئەمە بیکاتە مەبنایەک بۆ هاوکاری لەگەڵ ئەحزابی دیکە، ئەحزابێک کە بەشدارن، ئەحزابێک کە دەخیلن لە ئیلەکە و دیسانەوە ئەو دۆر و نەقشەی خۆی ببینێتەوە کە بێتە چەترێک بۆ بلوکی چەپ. یعنی ئاوان نەبێ ئێمە خۆمان قسە نەکەین کە ئێمە خاهانی و ئێتحادین، خەڵکی تر قسەمان بۆکە، یعنی خەڵکی تر قسەکە بۆ جامعەکە ئەمانە ناسازگارن، ئەمانە لەگەڵ کەس ناحاونەوە یانەوەی کوڕی شمالی دروستکەن. بەڵام ئەمە خصوصیت و کاراکتەری کۆمەڵە نەبووە لە جارانەوە نە ئێستێژەیەک. بۆیە من پێم وایە دەبێت ئەو بەرنامەی لایەنێکەمە کۆمەڵە پێشقەدەم بووە، پێشقەدەمیش بێ بۆ دروستکردنی ئەو ئێتحادەکە پێویستە. دەست خۆشکار بوو یان ئەگەر لە مەجاڵی تراتین و نادەگەر
سوالێک بوو ڕفێخێتر ئەگەر اشتباه نەکەم کاکاریا خۆی سوالی بوو یا قسەی بوو بەڵام زانی ڕفێخێتر هەیە لەنەوە کاک حاجی کاک حاجیش بوو بەڵێ کاک حاجی ببوورە تەقسیر من بوو لە بیرچوو کاکاریا من لەم بەشە کاک حاجی وەرەگرین دواییش دوای کاک حاجی یەک نەفەرتر لەم بەشە کاک حاجی و یکی دیگه از مهمونامون که فارسی میخوان صحبتش رو مطرح کنن یا سوالش رو در خدمتشون هستیم کاک حاجی فرمون دەگەم لێ بەڵێ من خۆشحاڵم کە لەو ئەوڕۆ لە ڕۆژ کۆمەڵەدا شیرکەتم کردەوە بە خێرات میوانەکانیش دەکەم بەڵام من پێم وایە تاریف ئەو تاریفەی کە لە کۆمەڵە دەکەیە بەبێ ئەوەی کە کەم و کۆریەکانیشی بەرچاوگیرێ خودی بەحسەکە ناتەواوە کاک حاجی ببوورە کەمە میکەکە نزیک کەرەوە بادەنەکەت هەمومان ببیست ئایسە باشتر وتم ئەو تاریفەی کە لە کۆمەڵە دەیکەین کەم بۆ خۆشم لە سەرەتاوە لەگەڵ کۆمەڵە بووم و ئێستاش هەر خۆم بە کۆمەڵە دەزانم بەبێ ئەوەی کە کەم و کۆریەکانی لە بەرچاو بگرین و باسییان لێ نەکەین باسەکەی ناتەواو دەبێت هەمووی ئەوەی کە ئەو ڕەفیقانە باسییان کرد دەتوانین بڵێین ئۆکەیە بەڵام لێرەدا یەک شت دەمێنێتەوە ئەوەیە کە ئاخر کۆمەڵە تووشی لێرە و کێشەش بووە ئاخر کۆمەڵە تووشی کەم و کوڕی و لەتبوون و نازام ئەولاداشی بەسەردا هاتووە ئەم پێم وایە کە دەبێ ئەوانە بە تەواوی لە سەمینارێکدا کە ئێستا باس لەسەر ڕۆژی کۆمەڵەیە دەبێ بکرێ ئێستا ئێمە هەموومان لێرە بۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە لە دەوریە کۆبوونێتەوە بەڵام من نابینم ئەندامێکی کۆمەڵە ئەلێرە بێ ڕەنگە ئەو باسەی جیاواز بێ و زۆر باسیش هەڵبگرێ بەڵام نابینم ئەندامی کۆمەڵە لێرە بێت لەو مەڕاستنەدا بەشداری کردێ ئەگەر ئێستا بە کەسێک بڵێ ئەرێ بە کەسێک بڵێ یا بڵێ ئەوانەی ئەندامی کۆمەڵن هەستن دەستە بێنن پێمانیە هەر کەس هەستێت چون کەسی ئەندامی کۆمەڵی تێدا نیە مەبەستم چێ لێرەدا مەبەستم ئەوەیە کە کۆمەڵە سەرەڕای ئەو نقاط قەوەتانەی کە بوویەتی لە سەردەمێکیدا لەگەڵ حیزبی کۆمۆنیستی ئێران خۆی تووشی کێشەیەکی گەورە کرد ڕەنگە ئەوە کتەبەرنیتێکی زۆر پاک و بە ئەوانە ببێ بەڵام لە پرۆسیەکی زۆر دوور و درێژدا دەتوانێت پێداچوونەوەی بەسەرداوی کرێ و پێداچوونەوەی دەبوو بەسەردا کراوە لە ئەندامانی کۆمیتە مەرکەزیەوە بگرە ئەتا دێتە ئەندامانی خوارەوە هەمووی پێشمەرگەی کۆمەڵەیە بەڵام هیچی ئەندامی کۆمەڵە نییە ئەیش مەبەستم ئەوەیە کە پێم وایە کۆمەڵە خۆی لە دەورەی وەکو پشتێندە خۆی لە دەورەی ناوێک کاڵاندووە کە ئەو ناوە نەجێگە و پێگەیەکی لە کۆمەڵگەدا هەیە ناوەکیشی ئێوە سیرکە مەسەرەن لەو سەردەمی ئەو شۆشانە ئەو شۆشە ژیناکە هەیە کۆمەڵە وەختێک کە بانگەواز دەکا خەڵک دێت گوێی لێ دەگرێت داوای مانگرتن دەکا خەڵک گوێی لێ دەگرێت بەڵام ئێمە حیزبێکی کۆمۆنیست نابینین بەو جۆرەکە بڕیار بدات و چوار کەس بەرەو دەنگیۆ بێ بۆیە پێم وایە کاتی ئەوە هاتووە کە کۆمەڵە پێداچوونەوەیە بەو زەحم و کەم و کۆریانێک پەیدا بکات و تەواو قسەکەشم ئەوەیە کە کۆمەڵە دەبێ پێویستە من بڕیار نادەم لەسەرەوە بەڵام دەڵێم پێویستە خەتی سازمانی کوردستانی لەسەر خۆی بسرێتەوە و خودی کۆمەڵە حەقی ئەندامگیری هەبێ کە زۆر لە ئەندامانی لە کادرەکانی قەدیمی کۆمەڵە چاوەڕوانی ئەو دووشێ کە پێم وایە
کۆمەڵە دەگەریان کە زۆر سپاسان دەکەم کە گوێتان لێگرتم. دەست بە خۆش کاک حاجیان مەمنون بۆ تێبینیەکەت و ڕەحمەکەت. دوستم که میخواستن سوالش یا من حرفی داره یا سوال یا پیشنهادی میل در اختیارتون بفرمایید. خب من تبریک عرض می‌کنم برای 44مین سال تأسیس حزب کامله که پیشرو بوده همیشه در نه تنها در کردستان، در کل ایران. صحبت من اینه که نظر حزب کامله در مورد احزاب چپ در این انقلاب چی هست و خواهش دیگه هم که دارم اگه میشه این مقدار فارسی دوستای ما هستن متوجه نمیشن. مرسی. خیلی ممنون. سعی میکنیم ولی متاسفانه برنامه با کردی ترتیب داده شده ولی سعی خودمون رو میکنیم دیگه. دست در نکنی. خیلی ممنون. کاک اسعدی مریوانی رفیق اسعد مریوان سوالی داشت بله. سعی میکنیم بعضا فارسی حرف کردیش از دستمون بعضی خود در میرونیم. هەوڵانمانە بن من هەموو پیشنام بۆ ڕەخێ ڕاستی وادار لێ و جەلوبەندیەکی پرسیاری لێ دروستکەن و جۆرێک پێڵێم پرسیاری زۆر هەوڵانە لە بارودۆخان وای شەڕژێژینە بەڕاستی هەندێک ئاوانگاری سیاسی ئەنەزانم نژادکردن پەرستانە و ڕاستیستی لەلایەن دوو هێزی یەکی کۆماری ئیسلامی کە بەخۆی مشخصە و هێزێکی مەرکەزگەرا لە ئێرانە کە پان-ئیرانیستانە کە هەست دەکەم فەرقێکی ئاچانە نییە لە ژنێ ئیسلامیان ڕاستی لە بۆ مەسەلەی مۆزوعی دوو بەئیسڵام دوو یەکی کوردی یەکی مۆزوعی چەپەکان ئەمە زۆر گرنگە و ئەم پرسیارە تێتە بەرەو بەڕاستی ئێمە لە ئەگرا ئیتر نابێت ئەوەندە منەوە هەست دەکەم وەکو کەسێکی وەڕاستی دادوان بێژم نەسڵ و سێوی کۆمەڵێژم وڵێم ئەوە بۆ من زۆر گرنگە هەست دەکەم کۆمەڵە لەگرا کەمکاری ئەکا لەگەڵ ناوەندی هاوکاری لە کوردستانە ئەنێ نۆعی خۆشبینی بووە هەست دەکەم ڕێزمەز بۆ برادرانی پژاکیش کە لەم ئێتلافە لەگەڵ پژاکە دروستی و ئەو لایەنەکەی تێگەدەساوە و ئەمە بۆ هۆکاری ئەوە بەنەزەر من نۆعی بۆشاییە بەڕاستی لەم دوو بەلەدیە لە ناو کوردستانە دروستکە لەم هێزانە و هەست دەکەم کۆمەڵیش ئەوەندە پۆتانسیەلێکی ئەوەیە کە بتوانێت ڕێخۆشکەرێ بێ بە حتا پەژاکیش لەگەڵ خۆیان ببا لەگەڵ بە ئیسلاح ناوەندی هاوکاریە بەڕاستی ئێتلافێکی گەورە لە کوردستانە پێش دێن جانم نازانم ئێوە وەکو ڕابەرینی کۆمەڵە بەڕاستی هەوڵە دراوە هەوڕێسان بەڵام بەداخەوە کۆسبووکەندی لەسەر ڕێ بوو هەرەوە سەریع واڵێم بەڵام نسبەت بە سوالەوەڵێکە نسبەت بە پانێرانیستەکان و ئیسلام ناسیۆنالیستە عەزەمەتخواهەکانی ئێران ئەوەش حتمەنە لە دەستوری کارمانایە لە بەشی دووەمی سمینارەکە چینە سەر. سپاس دەستان خۆش بێ لەم بەشە هەردەواکەی لە کاک ئەسعەد خۆی لەگەڵ هاوڕێ هاوکاریە سرودێکمان پێشکەش کرد دوایی پاوسی وەرەگرین دوای پاوسەکە بازە بەگەڕینە وڵاتان بۆ ئێدامەدانی کۆنفرانسەکە بەر لە قسەکەی بەر لە سرودەکەی کاک ئەسعەد دەستی پێکا لەگەڵ هاوکارەکەیە فقط ئەوە بێژم ئێمە لە ئەوە ڕامان گەیان کە کاک حسێنی حەمیدی بەداخەوە ناتوانێت بەشدار بێ لە پانێلەکە هۆیەکەی ئەوەسە کاک حسێن کاک عیسا جەمشیدی هەمووتان ئەیناسن بەداخەوە کاک عیسا جەمشیدی ئیمڕۆ سەرلەبەیانی سەعاتی 5 سەرلەبەیانی فۆتی کرد کاک حسێنیش بەسڵا چوو بۆ ئەوێ چوو بۆ ستۆکۆڵم یانی بۆ لای خانەوادەکەی کاک عیسا جەمشیدی هۆیەکەیەوە بوو کۆتاوتمان بە ئاسانی بگەینی کە ئێستا ئیتڵاقیەکەی بەڵاو بووەسەوە کاک ئەسعەد فەرموو شارێکی شاعری خۆشەویستمان تەرەحمەدی بازێر کاتەم شۆڕشی ژینان بە ملودی خۆوە ئەمەرەکرۆگەرم پێشەکەم بە ئێوە عەزیز.
من